ناسنامە خاچی نەدەوەستا لە لەرزی مەڕ و ماد لەسەر کورسیە شینەکانی نەخۆشخانەکە دانیشت بوو. پیاوێکی زائیف و قژماش و برنجی کە جێڕوتانەوەی ڕووی سەری بەهێنانە پێشەوەی مووەکانی دواوەی دەشاردەوە. ئەنجامی پشکنینەکانی خست بووە سەڕانی، دەستەکانی گرێدا بۆ ناو یەکەوە و بەتاسەوە لە درزەکانی ناو دیوارەکەی ئەڕوانی. بیری لەوە ئەکردەوە کە کۆت هەزار کە سەردانی دکتۆری کرد ئەو درزانە هێندە گەورە نەبوون. لە پڕ زرمەی درگای دەستە چەبی هۆڵەکە نیگاکانی پەرد کرد. پیرێژنێکی باڵا کورد کە بە سەختی بەڕێگەدا ڕۆشت لە ژووری دکتۆر هاتە دەرەوە. دوای سەعاتێک و 20 خولەک چاوەڕوانی خۆی کرد بە ژووری دکتۆردا. سەلامی کرد و پشکنینەکانی خستە بەردەم دکتۆرەکە و لەسەر کورسیەکەی بەرامبەری دانیشت. کاکی دکتۆر دوای تەماشاکردنی پشکنینەکان هەناسەیەکی قوڵی هەڵکێشا و وتی: بەداخەوم پشکنینەکانی ئەم جارش دووبارە هەمان ئەنجامیە بووە. بەڕێ سانگرێکی شێرپەنجە لە سەرتاندایە کە ئەگەر ڕێگەی لێنەگرین زیاتر تەشانەکات. بە هیوام کاتی زیاتر بە دووبارەکردنەوەی ئەم پشکنینانە بە فیڕۆ نەدەیت و وەک قەدەرێکی ژیانت ئەم ڕاستیە مای قبوڵت بێت، چونکە هەرچی درەنگتر نەشتەرگەری بۆ ئەنجام بدرێت مەترسی زیاترە. بیرت نەچێ هەفتەی داهاتوو بۆ نەشتەرگەریەکە لەگەڵ خۆت ئەندامێکی خێزانەکەت و نازنامەکەتی پێویستە. لە دوای قسەکانی دکتۆر پیاوەکە لە ژوورەکە هاتە دەرەوە. بێبیرکردنەوە ملی ڕێگایی کرد. لەبەر خۆیەوە ئەیوت: گەر کەسێک هەبوایە هەموو ئەمانم بۆ بازە کرد. گەر کەسێک هەبوایە لە ناخمدا ئەم گیرەیە دروست نەدەبوو. گەر کەسێک دەبوو ئەم قیسمەتە بوونی نەدەبوو. ئەمانەی دەهوتەوە تا وەختی خۆی لە کۆڵانێکی داخراودا خۆی بینیەوە کە هێشتا جورئەتی نەئەکرد بیری خۆی بێنێتەوە کە 17 ساڵ تێپەڕ دەبێت کە پێی نەناوەتە ئەم کۆڵانەوە. کاتێک ماڵیان هاتە ئێرە دایکی چەندین خەونی ڕەنگا و ڕەنگی هەبوو. هەموو ڕۆژێک بەردرگای پاگەکردە و زوو لەگەڵ خواردن دروستکردن گۆرانی ئەوتەوە. هەرگیز نەیدەهێشت سوراوی لێوی کاڵ ببێتەوە. بەڵام ئەمانە زۆر درێژەی نەکێشا و دوای 9 مانگ کاتێک شێرزادی کوڕیان پێی نایە 13 ساڵیەوە بۆ کۆتاجار دایکی لە حەوشەی ماڵەکەیان باوەشی پێدا کرد و بە گریانەوە لە دەرگای ماڵەوە ڕۆشتە دەرەوە و بەتوندی دەرگاکەی پێوەدا. هەرزوو دوای چلەکەی دایکیشی باوکی بڕیاریدا بێوەژنەکەی گەڕەکەکەیان بهێنێت و لەو ڕۆژەوە ئیتر ڕۆشت و هەرگیز نەگەڕابوویەوە بۆ ئەو کۆڵانە. کات تێپەڕی و تەنها 3 ڕۆژی مابوو بۆ وادەی نەشتەرگەریەکە. دوای 11 ساڵ شێرزاد بە دوای نازنامەکەی دادەگەڕا. بۆ ئەو مەبەستە پێی وابوو پێویستە بیر لە کۆتاجار بکاتەوە کە کاری بە نازنامەکەی کەوتبێ. هیچی نەهاتەوە یاد جگەل لەو جارەی لە ڕۆژێکی مێژووی ژیانیدا و پێش 11 ساڵ بەیانیەک نازنامەکەی خستە گیرفانی چاکەتە شینەکەیەوە و بەرەو دادگا بەڕێکەوت. بڕیار بۆ ئەو ڕۆژە هاوسەرگیری لەگەڵ ئەو کچە بکات کە لە کتێبخانە گشتیەکەی لای ماڵەکەیەوە ناسی بووی. بەڵام شەو داهات و ئەو هەر نەهات. پاش ئەوەی دوای گەڕانێکی زۆر بێئومێد بوو لە دۆزینەوەی لەژێر لێەوە بڵماندی نازنامە بۆ کەسێکە ڕووی بێت ناوی خۆی بڵێت. دوای ئەو جارە هیچ کات کاری بە نازنامەکەی نەکەوت بوو. ئاخر هەرگیز هێندە دوور لە ژوورەکەی نەدەڕۆشت تاکو پێویست بێت بزانێت لەکوێ دایناوە یان لەکوێ ونی کردووە. بەڵام ئێستا ڕۆژێکی مێژووی دیکە لە ژیانی هاتبووە پێشەوە کە پێویستی بە نازنامە هەیە. پێویست بوو هەرچی زووە نازنامەکەی وەربگرێتەوە. ڕۆشتە سەر شەقامەکە و دەستی لە پاسێک ڕاگرت. سەری بردەناوە و ڕووی کردە سەرنشینەکان وتی: ئەوە ئەم پاسە بەلای دائیرەی ڕەگەزنامە تێئەپەڕێ؟ کەس جوابی نەدایەوە. دەم و چاوی یا بە یەکدا و دانیشت لەسەر کورسی لای درگاکە. مقی لە خۆی بڕی تا وەختێکی زانی بینا دووقاتەکەی دائیرەی ڕەگەزنامە دەرکەوت و هاواری کرد: دابەزین هەیە، دابەزین. لە پاسەکە دابەزی بیری کردەوە چی ئەبوو گەر ژیانیش پاسێک بۆیە. لەبەر خۆیەوە وتی: یەکەمین کەس بووم داوای دابەزینمە کرد. ئەم قسەی کرد و ڕۆشتە ژوورەوە. ئەو ڕۆژە دووبارە چاکەتە شینەکەی لەبەر کردبوو. بۆین باخێک کە هێڵی شین و سپی لەسەر بوو. جانتایەکی چەرمی بەدەستەوە بوو وەک ئەوەی بیەوێ وا دەری بخات لە سەرقاڵیدا نازنامەکەی ون کردووە نەک بێهودەیی. ژنی پشت پەنجەرەکە دوای ئەوەی چیرۆکی ونبوونی نازنامەکەی زانی وەرەقە و قەڵەمێکی خستە ئەم دیوی پەنجەرەکە وتی: ناوی سیانیتان چی بوو؟ ناوی خۆم؟ بەڵێ لەسەر ئەو کاخەزە بینووسە بێ زەحمەت. لە زووەوە ناوی خۆی نەهێنا بوو. کاتێک خەریب و ناوی خۆی دەنووسی
ناوێک کە بۆ مێشکی خۆشی نامۆ بوو، هەستی ئەکرد چەندین ساڵە ناوی خۆی لە دەمی کەسەوە نەبیستوتەوە. بەڕادەیەک ڕۆژی پێشوو کاتێک بۆ کڕینی هەندێک قاوە چووە دووکانی سەر کۆڵانەکەیان کە هەمیشە کاک حەمیدی دوکاندار جۆرێکی تایبەت قاوەی بۆ دەهێنا، نەک قاوەکە بەڵکو ناوی خودی شێرزادی لەبیر چوو بوو، وەک ئەوەی چەندین ساڵە نەیبینی بێت. هەرچۆن بوو ناویسیانی خۆی لەسەر کاخەزەکە نووسی و لە قەوسی ناوپەنجەرەکەەوە یایە دەستی کارمەندە ژنەکە. شێرزاد ژنەکە لیز بە لیز دەستی کرد بە گەڕان و بە چاوەتیژەکانی لە شاشەی کۆمپیوتەرەکەی بەردەستی ئەڕوانی. زوو بەم شێوەیە ناوی شێرزادی بە درێژی دووبارە کردەوە کە بیری نەچێتەوە، تا دوای نیو سەعات گەڕان و تەلەفۆن هاتە بەردەم پەنجەرەکە و بە دەنگێکی نزم و هەستیاریەکەوە کە بە شێوەیەک هەستت بە لەرەی دەنگی ئەکرد و وتی دڵنیای هیچ هەڵەیەک نییە لە نووسینی ناوی باوک و باپیرتان کاک شێرزاد کە وەک پەیکەرێک وەستا بوو هیچ ئاسەوارێکی زیندووبوونی پێوە دیار نەبوو. بە دوودڵی جوابی دایەوە مەبەستان چییە؟ بەپێی سیستەمەکە ئەو کەسە 3 ساڵ پێش ئێستا لە ژیان نەماوە. بۆ دڵنیابوونەوەی زیاتر لە بابەتەکە چەندین پەیوەندیم کرد بۆ بەشی تۆماری نەخۆشخانەکە کە ئەتوانم تەنها ئەوەتان لا بدرکێنم کە ئەو کەسە 5 ساڵ پێش ئێستا و لە کاتی نەشتەرگەریەک کە بۆ سەری ئەنجام دراوە گیانی لەدەستداوە. ئایا ئێوە دڵنیان هیچ هەڵێک ڕووی نەداوە؟ کارمەندەکە بەسەر سوڕمانەوە ڕووی لەسەر کۆمپیوتەرەکە بەرز کردەوە، بەڵام کەس لەوێ نەبوو. لە پڕ زرمەی دەرگاکە هات.